سڵاو بینەرانی بەڕێز ئەو کاتتان باش بەخێربێنەوە بۆ پرۆگرامێکی دیکەی ڕوانگە. لە دوایین راپۆرتی سکرتێری گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ئێران هەروە لەسەر پێشێلکردنی مافەکانی مرۆڤ بەردەوامە. لەم دوایانەشدا و بەتایبەت لە چەند مانگی ڕابردوودا کۆماری ئیسلامی بەردەوام بۆ لەسەر هەڕەشەکردن لە جودابیران و هەرتەنانەت ڕەفاندنیشان لە دەرەوەی وڵات. لەم پەیوەندیەدا لەگەڵ دوو میوان قسە دەکەین. ژیلا مستاجر لە ڕێکخراوی مافەکانی مرۆڤ هەنگا و دیاکۆ مرادی لێکۆڵەری مافەکانی مرۆڤ لە نۆڕوێژ. لە پێشتا بینەرانی بە ڕزاگادار دەکەین کەم پرۆگرامە لە ڕێگای سکایپەوە تۆمار دەکرێت و ڕۆژی چوارشەممە بەیانی دەونیویسە لە بەیانی بە کاتی واشنگتۆنیش لە رادیۆ بڵاو دەبێتەوە و دەتوانن هەموو بەرنمەکانی ڕوانگە لەسەر ماڵپەڕی بەشی کوردی چاولێ بکەن. سپاسی میوانداری هەردوولاتان دەکەم. ژیلا خانم لە بەڕستانەوە دەست پێ بکەم. بە پێی هەواڵ لەم دوانەدا کۆماری ئیسلامی هەڕەشەی لە ڕێکخراوی هەنگاو کردو بە تایبەتی لە ئێوە و لە کاک ئەرسەلان وەک بەرپرسانی ڕێکخراوی هەنگاو ئەگەر بکرێ بۆ بینەران پژڕاستی ئەم هەواڵە بکەیەوە. ڕێز و سڵاو بۆ ئێوە و هەروەها کاردیاکۆی بە ڕێز و هەموو بینەرانی بەرنامەکەتان. لە ڕاستیە ڕەوتی ڕفاندن تۆقاندن و ترساندنی ئەو کەسانەی کە لە دەرەوەی چارچێوەی جوغرافیای ئێران خەریکە پێشێلکاریەکانی مافی مرۆڤ ئەو ڕووداوانە کە لە چارچێوەی ئێرانە خەریکە ڕوئەدا بۆ دنیای دەرەوەی دەگوازنەوە بە تایبەت ڕۆژنامەنووسان لەم چەند ساڵی ئەخیرە هەر بەردەوام بووە. کەسانی سیاسی ترۆر ڕفاندنی کەسانی سیاسی لەلایەن جمهوری ئیسلامی و هەر بەردەوام بووە، بەڵام جاری وای هەیە شێوازەکەی یا بەقەو تاکتیکەکەی گۆڕیوە. ئەو شتێککە بۆ ئێمە وەکو ڕێکخراوی هەنگاو بە تایبەتی ینی حەزەکەم ئەمە بڵێم کە بۆ هەموو ئەندامانی بەڕێوەبەری ڕێکخراوی هەنگاو پێش هاتووە، بەڵام لە 2 ساڵی ئەخیرە ئەو هەڕەشە و ئەو بانکێشتکردانە لەسەر بنەماڵەی من ژیلا و هاوسەرەکەم کە یەکێکی دیکە لە بەرپرسانی ڕێکخراوی هەنگاوە ئەرسلان یارەحمەدی زۆر زیاتر بووتەوە. من بە وردبینیەوە دقەتم کردووە ئەو بانکردانە پێشتریش هەبووە، بەڵام لە دوای ڕووداوەکانی خۆپیشاوەندانی ئابانمان کە لە سەراسەری ئێران ڕوویدا بە تایبەت کوشتارێکی زۆر کرا لە چوارچێوەی کوردستانە، ئێمە وەکو یەکێک لەو پێگانە کە ئەم ڕووداوانەمان پوشش ئەدا لەگەڵەوەی کە ئینتەرنێت بە تەواوەتی بۆ ماوەی 1 هەفتە لە ئێران قەتع بووە، پێڕاگەیشتن بە زانیاریەکی باش و دروست بۆ گواستنەوە زۆر زەحمەت بووە. ئێمە ئەم ئەرکەمان ئەنجام دەدا ئەو زەختانە لە دوای ئەو ڕووداوانە زۆر زیاتری کرد. پێشتر لەوانەیە لە ڕێگای ئیمەیل لە ڕێگای تۆڕەکانی ینی سۆشیال میدیا یا بانکردنەهایەکی چەند سەعاتە بۆ گەڕاندنەوەی ئێمە یا بۆ زانیاری وەرگرتن بێ، بەڵام لەم دواییانەدا ئەو گۆڕانکاریە ڕوویداوە کە ئەم بانکردانە ئەم تهدیدانە زۆر بەقەوڵەڵەن تونند و تیژتر بووە. جمهوری ئیسلامی وەزارەتی ئیتلاعات بۆ نمونە بنەماڵەی ملی بانک کردووە زانیاری تایبەت زۆر تایبەتی لەسەر ژیانی شخصی ئێمە داوە، لەسەر ئەو شوێنانەی کە ئێمە هاتوچووی لێ دەکەین، ئەو کارانەکە لەوانەیە لە ماڵەوە ئەنجامی بدەین، ئەو ڕەنگی ماشین، شوێنی دانیشتە جێبوونمان و ئیسرارێکی زۆر دەکەن کە ئەم ئادرسانە ئەوان بنەماڵەکان پشتڕاستی بکەنەوە بۆ جمهوری ئیسلامی، کە بەداخەوە ئەمە ئێمە تا ئێستا هەوڵماندا کە وەکو شتێکی ئاسایی وەری بگرین، وەکو ئەو زەخت و فشارێک کە بۆ هەموو چالاکانی سیاسی بۆ چالاکانی مافی مرۆڤ و ڕۆژنامەنووسان هەیە لە چوارچێوەی دەرەوەی ئێران کار دەکەن و ئەو پێشێلکاریانە لە قاوەدەندە ئێرانە، بەڵام لە دوای ڕفاندنی ڕۆحڵڵا زەم، ڕفاندنی حەبیبی ئۆسیوەند کە ئەمانە هەموو چالاکانی سیاسی بوون، چالاکانی مافی مرۆڤ بوون و بەندکرانیان و حتا ئەو ڕووداوە ناخۆشە کە بۆ ڕۆحڵڵا زەم پێشهات، بەڕاستی هەستمان بە مەترسی کرد و بە ڕێکەوتن لەگەڵ ئەندامانی بەڕێوەبەری بە تایبەت بەشی یاسایی هەنگاو بە باشمانزانی کە ئەمە بڵاو بکەینەوە، کە بەداخەوە چەند ڕۆژ دوایەوە ئێمە ئەمەمان بڵاو کردەوە. خانمی مەسیح عەلی نەژادیش وەکو لە ئەمریکا دەژی بڵاوی کردەوە کە هەڕەشەیەکی زۆر لەسەری بۆ ڕفاندنەکەی، کە ئەمە لە ئێستادا
نایشارمەوە سرێسێکی زۆری بۆ بەڕێوەبەرانی هەنگاو دروست کردو. کاک دیاکۆ لە ڕابردووشدا ئەو چالاکانەی یا ئەو کەسانەی سیاسی کە لە ژێر سایە حکوومەتی هەریمدا لەوێ نیشتەجێ بوونەوە وەکو پەنابەری سیاسینە وەکو چالاکی سیاسینە هەڵبەت ژمارەیەکی زۆریان تیرۆر کراوە. تۆ پێت وایە ئەم هەرەشەی دوایی بە شێوەی ڕەفاندن دەبێ یا دیسان لایانی تیرۆریش دەگرێتەوە؟ پێشەشی منی سلااو و عەرزی ئەدەب هەیە لە خزمەت ئێوە بینەران و میوانی عەزیزەکەتان ژیلا خانم. هەر ئەو زۆرێک کە ژیلا خانم ئاماژەی بە هەندێک لە ڕوودا و گەلانەی کرد کە تا ئێستاکانە کۆماری ئیسلامی بە چ شێوەیەک دەستی داوە بە هەڕەشە و ترساندن و ڕەفاندن و لە ئاکامدا بیان گەڕێنێتەوە بۆ ناوخۆی وڵات تاکو حکمهایەکی سیر و سەمەر ئیزرا بکات. و بەپێی ئەو مێژوەیە کە ئێمەش هەمانە من دەمهوێ ئاوڕێکی زۆر کورت دەمەوە کاکسەلا هەر ئەو زۆرێک کە ژیلا خانم ئاماژەی پێکرد دوای ئابانی 1398 دوای ئەو ناڕزایەتی دەربڕینی گشتگیرەی کە کرا شوڕای ئەمنیەت هات دەگەڵ بەرپرسانی ئەمنی پارێزگاکانی کوردستان کرماشان و ئیلام و ڕۆژهەڵاتی بەخەول ئازەربایجانی غەربی کۆبوونەوەیان کرد لەوەی ترسیان هەبوو بە چ شێوەیەک ئەو کوردانە دەتوانن خۆیان ئاوەزوو ئامادە بکەن و هەڵوێستی گونجاویان هەبێت لەسەر وەزیەتە کە تەنیا عاملێک کە ئەوان چاوان لێکرد مەسەلەی ڕێکخراوەیی بوونی کورد دێرەدا وەک کۆمەڵگایەکی زیندوو ئاکتی و خاوەن هەڵوێست دیاری دەکرا و ئەوانە بۆەوەی کە بیان هەیە بەرپەرچی ئەو ڕێکخراوەیی بوونا ئەو کۆمەڵگا زیندوی بدەنەوە خۆیان ناپارێزن لە هیچ کردەوەیەکی ماوەیەک دەستیاندا بە تێرۆر بە کوشتنی چالاکوانان بە تایبەتی لە باشووری کوردستان کە ئەو چالاکوانانەی لە باشووری کوردستان نیشتەجێ بوون و بە شێوەیەکی زۆر ڕاستەوخۆ ئەو کاری کرد و دەدوایین هەڵوێستیاندا تێرۆرکردنی ئەو بەڕێزە بوو کە وەک چالاکی سیاسی لە سلێمانی بەداخەوە تێرۆر کرا و گشتی ڕاگەیاندنەکانی باشووری کوردستان سەبارەت بە گرێبەستهایەکی ئەکۆنۆمی و بەرژەوەندیهایەکی تابەت بخۆیان نەیانتوانێ ئەو شتەی بڵاو بکەنەوە و بۆ واتایە کە مەسەلەی مافی مرۆڤ دەپلەکانی ژێرەوەدانا تا لە بەرژەوەندیەکانی سەرەکی دابن و ئەو کردەوەیە دەستی کۆماری ئیسلامی ئێران خۆی لە هیچ چەشنەکردەوەیەک ناپارێزێ بێشک زۆری پێخۆشە چالاکوانان ڕابجۆزێتەوە بۆ نێو خۆی ئێران بۆەوەی کە ژێستێک و هەواڵوانێکی ڕاگەیانێکی بەربڵاو بڵاوکاتەوە کە چەندە هێزوو توانای هەیە و نیرۆکانی ئەمنیەتیان چەندە دەتوانن لە دەرەوەی جوغرافیای سیاسی ئێران عملیاتی زۆرا و زۆر بکەن بەڵام ئەگەر دەستیان بۆش ڕانەگەشت بێشک دەست دەکەم بە ترۆر و حەسبی فیزیکی چالاکوانان و دەبی بەڕاستی ئەو مەسەلەیە زۆر بەجددی وەربژیرەتن ئەو هەڕەشەیە کە ئێستاکانە کراوە سەر بەڕێز ژیلا خانم و کاگەرسەلان لە ناوەندی ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو. ژیلا خانم ئاماژەت پێکرد کە کۆماری ئیسلامی لە ڕێگای بنەماڵەی ئێوە یا بنەماڵەی ئەندامانی هەنگاوە ئەم هەڕەشایی لایەوە کردووە ئەگەر بکرێت نێوەڕووکی و هەڕەشەیە چییە؟ بەڵێ ئێمە چەند کەس لە هاوکارەکانمان بۆ نمونە کاکاوە حەسەنپور کە ماوەی 15 ساڵە لە دەرەوەی ماوەی چەند ساڵە زیاتر لە 10 ساڵە لە دەرەوەی کوردستان دەژیوە خۆیان لە ناوخۆی کوردستان ڕۆژنامەنووس بوون بە چالاکی ژینگە پارێزی بوون هەر بۆ هۆیەوە کەوتونەتە بەر هەڕەشە و دەست بە سەرکران و بۆ نمونە ماوەیەک بارمتەیەکیان داناوە هەتا توانیویانە دەرباز بن لەو بارودۆخە ناخۆشە لە ماوەی ڕابردوودا شارێکی زۆری ئیتلاعات سیستمی قەزایی ئێرانیان لەسەر بووە کە بەداخەوە زیاتر لە 100 ملیۆن تمەن بارمتەکەیان دەست بەسەر یەکگیراوە یعنی خانەوادەکان بان کردووە بنەماڵەکان بان کردووە کە ئەگەر نەگەڕێتەوە یا دەست لە هاوکاریکردنی هەڵنەگرێ بە تایبەت چالاکی مافی مرۆڤ هەڵنەگرێ ئێمە بارمتەکەی دەست بەسەرا دەگرین کە لە نەهایەتیشدا ئەو کارەیان کرد هاوڕێیانمان هەبووە کە بۆ نمونە و توێژیان کردووە لە میدیاکان میدیا کوردیەکان یا میدیا فارسەکان بنەماڵەکانیان بان کردووە بە تایبەت بنەماڵی هەندێکیان لە بارودۆخێکی زۆر خراپی ئەمنیە ئەژین
کاروباریان دەکەوێتە مەترسیەوە کە ئەگەر جارێکی دیکە ئەگەر قسە بکەن لەسەر ئەو مەسئلە قسە بکەن بەرەوڕووی توندوتیژی دەستگا ئەمنیەکان دەبنەوە یا ئەوانەی کە لەسەر خۆمان هەیە بەڕاستی ئیسرارێکی زۆر دەکەن کە ئەم کەسانە دەبێ بگەڕێنەوە بە قسەی خۆش دەبێ بگەڕێنەوە بۆ نمونە من دەتوانم لەسەر بنەماڵی خۆم کە قسەکەم دەیان جار خانەوادەی منیان بانکێشت کردووە بێ احترامیان پێیان کردووە ئەمە بۆ هەموو چالاکانی سیاسی یا ڕۆژنامەوانان بەڕاستی ئەمە ڕوو دەدا بنەماڵەکان بانگ دەکەن دایک و باوکە پیرەکان بانگ دەکەن لەبەر دەرگای ئیتلاعات دەیان وەستێنن بە ساعەت لەبەر خۆر دەیان وەستێنن بە جۆرێک وا دەزانن کە ئەمە تحقیر دەبن بەم حاڵەتە و لە ئاکامدا بۆ نمونە خانەوادەی من ئیسراریان کردووە کە ژیلا دەبێ بگەڕێتەوە ئێوە دەبێ بڕۆن ژیلا ببرنە شوێنێک کە ئێمە دەستمان پێڕابگا خۆمان دەگەڕێنینەوە و هەرچی بوێ پێی دەدەین ئەگەر حەزی لە کاری هەواڵنێریە یا هەر ئیمکاناتێک کە بیهەوێت دەتوانین ئێمە لە اختیاریا دابنین و لە دوایین کەڕەتدا باسییان لەوە کردووە ناوی چەند کەسێکی تایبەتیان هێناوە یەک لەوان کاک عەلی جەوانمەردی کە ماوەی پێش لە هەرێمی کوردستان سیخوڕیان نردووەتە ناو دام و دەستگاکان و ئەوان توانیویانە ئەم کەسە بگرن وتویانە کە ئەوان لە عەلی جەوانمەردی بۆ ئێمە زیاتر نین و هەر کارێکە بمان هەوێ دەتوانین ئەنجامی بدەین واتە ئێمە دەتوانین سیخوڕ بنێرین یا زانیاری هایکیان داوە کە ئێمە دڵنیاین کەسانێک کە سەر بە جمهوری ئیسلامی بوون هاتوچووی ئێمەیان کردووە توانیویانە خۆیان لە ئێمە نزیک بکەنەوە بە هەندێک زانیاری یا ئەوەی کە باسی لە چەند شوێنێک کردووە کە مەسەلەن ئێمە لەوێ بووینە وتویانە ئێمە لە فڵانە شوێن ئەوانمان دیوە و 5 متر مەودامان هەبووە لەگەڵیان لە سەرەتا دەمان هەبێ بە قسەی خۆش بێنەوە دەنا ئێمە کاری دیکەش دەزانین ڕۆحڵازەم کە نمونەی ڕۆحڵازەمیان هێناوەتەوە توانیمانە ئەو بێنینەوە ئەوان زەحمەتێکی نییە بۆ ئێمە لە ڕاستیشدا هەرێمی کوردستان هەروە کاک دیاکۆ فەرمووی ئەو شوێنە ئەمنە نییە لەگەڵ هەموو ئەو ساڵانەی کە ڕۆژهەڵاتیەکان لێرە ژیاون بەڵام بە هەر حاڵ بەقەو ئەو ڕێکەوتنە ئابووریانە یا ڕێکەوتنە سیاسیەکان هەیە و حکوومەتی هەرێمیش لەوانەیە نەتوانێت ئەو بەرپرسیارەتی لەسەر گیانی چالاکانی سیاسی چالاکانی ڕۆژنامەنووس یا مافی مرۆڤیەکان دروست بکە و ئەمە مەترسیەکە لەسەر ئەو کەسانی کە هەڕەشەیان لەسرە زیاتر دەکا کە نمونەی ئەخیریشیان هەر کاک عەلی جەوانمەردی بوو کە ئەوان خۆشبەختانە توانیان ئەو سیخوڕە لە ناو دام و دەستگاکانیانە بگرن و تەحراوی هێزە ئەمنیەکانی بدەن. کاک دیاکۆ ئەوەندەی تۆ ئاگاداربی لەم ماوەی ئەم چەند مانگی ڕابردوودا یا لە ماوەی پارەوە کۆماری ئیسلامی هەوڵی داوە کە کەسانێک بڕفێنێ؟ بەڵێ کاک سەلا ئەمە زانیاری زۆر مۆسەخ و جێباوەڕمان هەیە سەرچاوەمان هەیە کە لێرە لە وڵاتی نۆروێژ دام و دەستگاکانی ئەمنی ئێرانی توانیوێنە واردی بەگشتی لە ئوروپای کەمێک لەباری ئەمنیەوە نفوزی ئێران یەکجار زۆرە و بەتایبەتی لە نۆروێژێ ئەو شتاتوتە پێشێکە پارەکانە دەزستانێدا کەسێک کە پێی خۆش نێست شتەکەم ڕسانەیی بکرێتن لەلایەن هێزە ئەمنیەکان یا بەقەول پۆلیسی ئەمنیەتی نۆروێژە بانگێش دەکرێتن و هۆشداری پێدەدەن کە خەتەری جانی لەسەرەوە ئێستا ئەمە لەسەر ئەو گروپە سیخۆرەی کە بەنێوی پەنابەر یا بەنێوی بانکخوازی مزگەوتی شیعەکان هاتوونەتە ناو نۆروێژ و ئۆسلۆیە لەسەر تعدادێک کەس زانیاریان کۆ کردوتەوە و هەندێک فیلم و ئەکسیان هەڵگرتۆ کە ئێمە ئەوانەمان گرتۆ کە لە ئاکامدا بوو هۆی ئەوەی کە ئیمام جومعەی ئیمامی مزگەوتی ئیمام عەلی کە لە ژێر دەسەڵات و چاوەدێری و بە پارەی کۆماری ئیسلامی ئێران بەڕێوە دەچێت لە ناوەندی ئۆسلۆیە دەریکەن ینی ئەوانێکی دیپلۆماتی لێ وەرگرتن و دەریکەن لە نۆروێژیە و بەداخەوە کەسانێکی یەکجار زۆر هەیە کە بە چ شێوەیەک ئەو سیخۆریانە کراوە و هەتا ئەو کاتی سەردەمی خۆی کە ساڵی 2017 من سەبارەت بە ئەرک و کارێک کە هەم بوو دەگەڵ ئیدارەی کۆچ و کۆچبەران وەزارەتی کۆچ و کۆچبەران دە ئاخرین راپۆرتێک کە ئەو کاتی کاتە دەرێ بەحسی ئەوەی کرا کە ئێران زیاترین هێزی مەترسیدارە کێشە سازکەرە لەباری ئەمنیەتیەوە بۆ چالاکوانان یا ئەو کەسانی کە
چالاکی مافی مرۆڤن یا چالاکی مەدەنیایی ڕۆژنامەوانن لە گشتی ئوروپایە بەگشتی ئەوە شتێکە کە بەڵگەیە کە سەلمێنراوە و ئاماری دقیق هەیە لەسەر ئەو شتانە. ژیلە خان ئێستا ئەگەر بینە سەر دۆخی مافەکانی مرۆڤ لە کوردستانی ئێراندا بە تایبەتی بە پێی هەواڵ کە ئێوە چەند ڕۆژ لەوە پێش بڵاوتان کردوتەوە 2 کەس لە ورمێ لە سێدارە دراون ئەگەر بڵێ کەسانی دیکەش هەنە کە لە سێدارە بدرێن یا جارێکی پژڕاستی ئەم هەواڵی بکەوە؟ لە ڕاستیدا حەز دەکەم سەرەتا ئەوە بڵێم ئەم بارودۆخی نالەباری کە لە ئێرانە هەیە و لە کوردستانی شا بە تایبەتی هەیە یەکێ لەو هۆکارانەیە کە جمهوری ئیسلامی هەوڵ ئەدا کە ئەوانەی کە دەنگی ناوخۆن هەوڵی ڕوخاندنی یا لە نێوبردنیانەدا. لە ڕاستیا جمهوری ئیسلامی بۆ خەڵکەکەی هیچ مەشروعیەتی نەماوە، کێشەی سیاسی زۆر زۆرە، کێشەی ئابووری زۆر زۆرە، لەگەڵ ئەوەیشە ئەو تونند و تیژیانە بەرامبەر خەڵکەکەی خۆی دەیکا لە ئەو پەڕی خراپی خۆیدایە. ئەگەر زۆر بە وردی بڵێن لە دوای خۆپیشاندانەکانی ئابان مانگەوە لە دوای ئەوەی کە فڕۆکەیەکی خۆی تێکشکان ئەو هەموو بنەماڵەیە داغدار کرد، خەڵکێکی زۆر هاتوونەتە سەر هێڵ و دەیان هەوێ ئەم مەشروعیەتە لەم حکوومەتە درڕندەیە وەربگرنەوە و ئەمە زۆر زۆر مەترسی زیاتری دروست کردووە بۆ مانەوەی جمهوری ئیسلامی. بۆیە بە تایبەتی لەم 2 ساڵ و 3 ساڵی ئەخیرا جمهوری ئیسلامی تاکتیکی خۆی گۆڕیوەوە هەوڵەدا لە ڕێگای بە تایبەتی وڵاتانی دراوسێەوە وەکو تورکیا وەکو عێراق هەوڵ بدا کە ئەم چالاکانە بکێشێنێتە ئێرە کە دیمان ئەو چالاکە عەرەبانە چالاکە فارسەکان هەمویان لە ڕێگەی ئەم وڵاتانەوە گوازراونەوەتەوە بۆ ئێران. ئەم وەزعیەتە وا دەکا کە ئێران زیاتر خۆی لە مەترسیا ببینێەوە هەوڵ بدا ئەوانەی کە دەنگی ئەو بێدەنگ کراوانن لە ڕاستیە هەوڵی لە ناوبردنیان بدا هەتا ئەوەی کە ماوەیەکی زیاتر بکڕێتەوە بۆ مانەوەی خۆی. بە هەر ئەو باسی دۆخی مافی مرۆڤش خۆی لە ڕاستیە بەڵێ زۆر زۆر خراپە لە کوردستان. بۆ نمونە ئەمڕۆ ئێمە هەواڵێکمان بوو کە بەندکراوێک لەژێر ئەشکەنجەدا گیانی لەدەستدا. ئەمە لە حاڵەکایەتە تا ئێستا لە ساڵی 2021 دایانی لە ماوەی 7 مانگی ڕابردوودا 7 بەندکراوی کورد لەژێر ئەشکەنجە گیانیان لەدەستداوە بە تایبەتی. بنەماڵەکانیان ئاگادار نین کە بە چ شێوازێک گیانیان لەدەستداوە، لە قەبریان دەنێن یا خۆیان دەیان بەنە پزیشکی قانونی پزیشکی دادوەری و بێدەنگەی لێ دەکەن بە بنەماڵەکانیان ڕادەگەێنن کە ئەمانە خۆیان هەڵواسیوە لە ناو ژوورەکانی تاکە کەسیە و هەڕەشیان لێ دەکەن کە حتمما دەبێ بێدەنگ بن. یا بارودۆخی کۆڵبەران لەولاوە لەم ماوەیدا زیاتر لە 30 کۆڵبەر بە دیاریکراوی 33 کۆڵبەر لە 7 مانگی ڕابردووە کوژراون کە 88 حاڵەتی بەتەقەی ڕاستەوخۆی هێزەکانی جمهوری ئیسلامی لەسەر سنوور بووە کە ئیجازەی تیریان هەیە لە حاڵێکا بەپێی یاساکانی خودی جمهوری ئیسلامی هەموو ئەم تەقەکردانە مەحکومەوە دەبێت لە دادگا ئەم کەسانە جواب بدەنەوە. لەم ئاخرین نمونەیدا کەسێکی 48 ساڵە کە باوکی 6 منداڵ بووە ڕۆشتە بۆ پەیداکردنی نانی شەوی خۆی لە ڕێگای کۆڵبەریەوە بەداخەوە درایەتە بەر تەقەی دەست و پەیوەندەکانی جمهوری ئیسلامی ئەوانەی کە لەسەر سنوورن تەقەیان لێ کردووە و ماوەی 2 ڕۆژ ئەم کەسە هەروە بە برینداری لەو شوێنە لەو کەژوکێەوە ماوەتەوە اینجا خانەوادەکەی توانیویانە بیدۆزنەوە و یا ڕۆتی دەست بەسەرکرانەکان هەر لەم ماوە پێشوەدا 297 کەس لە تەواوی پارێزگاکانی کوردستان لە ڕۆژهەڵات دەست بەسەر کراون کە 20 کەسیان ژن بوونە نمونەی ئاخریان دەتوانم ئاماژە بە خات و سورەیا حەقدووس بکەم لە شاری مەریوان بەهۆی چالاکی مەدەنیەوە و ئەو وشیاری گەیاندنە بە خەڵک لەسەر مافەکانی خۆیان دەست بەسەر کران بۆ ماوەی زیاتر لە 2 هەفتە لە دەست بەسەرگە بوون لەگەڵ ئەوەی کە خات و سورەیا بارودۆخی جەستەیی و تەندروستی زۆر زۆر نالەبار بوو و بنەماڵەکەی زۆر زۆر نیگەران بوون بەڵام ئیجازەی دەستپێڕاگەیشتنیان بە دەوا و دەرمان و حتا بێهداریەکان پێ نەدەدا و کەسانی ژێر 18 ساڵ حکمی سێدارەیان هەیە و 7 کەس ژێر 18 ساڵ لەم ماوەیە دەست بەسەر کراون کە نمونەیە کەسێکیان کە حکمی سێدارەیشی لەسەرە
کەسێک کە بەناو ئاغای فەرەهمەند کە ژێر 17 ساڵ بووە و حکمی سێدارەی بەسەردا سەپاوە، ینی وەزعیەتی مافی مرۆڤ لە ژێر دەسەڵاتی جمهوری ئیسلامی ئەوەندە نالەبار و وەحشتناکە کەسێک بەو وەزعیەتەوە دەبێ بۆ ئەوەی کە داوای دیاریکردنی چارەنووسی خۆی بکات، چارەنووسی پەروەندەکەی دەبێت دەستباتە مانگرتن و چەندین ڕۆژمان بگرێ لە خواردن. هێشتا جمهوری ئیسلامی جوابی داخوازیەکانی نەداتەوە. کاک دیارکۆ ژیلە خانم ئاماژەی بە دۆخی مافەکانی مرۆڤ کرد. ئەوەندەی کە ئێوە ئەزمونتان هەیە لە دەرەوەدا، ئایا ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەوانەیە کە بتوانن لەسەر پێشێلکرانی مافەکانی مرۆڤ لە ئەوروپادا چالاک بن تا ئێستا توانیویانە هەنگاو بنێن؟ چاو کاک سەلا دیارە یەک ئەوە زۆر جێگای دڵخۆشار ئەو ئاماژەی کە من کردم سەبارەت بە ڕێکخراوەیی بوونی کۆمەڵگای زیندوی کوردستان بەگشتی و ئەو ترسەی کە بەسەر کۆماری ئیسلامیدا زاڵ بۆتن و ئەوە ئاستی تێگەیشتن و زانیاری کۆمەلگای کوردستان دەگەێنێت چ لە ناوە چ لە دەرەوە. بەڵام بەداخەوە کۆمەلگای کوردی هەمیشە دەنگی بەتەنێ بۆت، بەڵام ئێمەش وەکو چالاکانی مافی مرۆڤ و ڕێکخراوەکانی دیکەی مافی مرۆڤی کوردستان فێری کاری حرفەیی زیاتریش بووینە کە ئێمە بتوانین ئەو دەنگە کبکراوانە ڕابجۆزینەوە بۆ کۆمەلگای نێونەتەوەیی. هەر ئەو جۆرێک کە ئێوەش ئاگادارن و چاو لێ دەکەن، بۆ نمونە ئەم ئاماژە بە ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو بکەم کە وەکو سەرچاوەیەکی باوەڕ پێکراو لە راپۆرتە گشتەکانی نێونەتەوەی ڕێکخراوی نێونەتەوەی ئاماژەی پێدەکردرێت. عرضکەم یا ڕێکخراوەکانی تری مافی مرۆڤ کە ئێستاکانە چالاکی دەکەن لە دەرەوەی وڵات، توانیوانە پەیوەندێکی باش دەگەڵ چالاکانی سربەخۆ و دەگەڵ ڕێکخراوەکانی عفوی بینەلملە یا ڕێکخراوی لێبوردنی گشتی پەیوەندیهایەکی ساز بن کە بتوانن ئەو دەنگانە ڕابجۆزرێنەوە و فوکوسێک و ئاوڕێکی جدیتر بدرێتەوە بەسەر کێشەی پێشەلکارەکانی مافی مرۆڤ لە کوردستان و ئەو چالاکیانە گشتیان بۆتە هۆی سازکردنی دەنگێکی پۆزیتیڤ و باش لە پشت دەنگی کوردەوە. هەر دوێنێ پێرەکانە لە کلاب هاوس مەسائلێک دێت هاتە پێشە، مەسەلەن بۆ نمونە لەسەر مەسەلەی خۆزستان لە زۆر یەک لە ژوورەکان ئاماژە بەوەی دەکرات کە ئێستاکانە وەکو چل و چەند ساڵ لەوەی پێشنێ کە بتوانن نیروهایەکی بەسیج بکەن، مسلح بکەن وەکو کوردستان بەسەر خۆزستان بێنن. یعنی ئەوەی کە کار و چالاکیەکانی گشتی چالاکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤی کوردستان توانیوێتی ئەو واقعیەتە دەربخاتن وە کۆمەلگای گشتی ئێران ئامادە بکە و زێهنیەتی ئامادە بکە. بە گشتی هەنگاوهای زۆر باش هەڵێنراوەتەوە، زۆر بە باش. من چاوەڕوانی هەنگاوی زۆر گەورەترم و دڵنیامە کاری باشتر دەڕاتە پێشێ. ژیلە خانم لە مەسلەی پێشێلکرانی مافەکانی مرۆڤ ئێوە لە هەواڵەکاندا جارجار ئاماژەی پێ دەکەن دانی بارمتەیە، ینی یا وەرگرتنی بارمتە لەو چالاکانەیە کە بەند کراون. ئایا ئێستا و شەر بەردەوامە؟ وڵێ بەردەوامە، ینی بە تایبەتی کە زمانێک کە چالاکێکی ژینگە پارێزی یا چالاکێکی مافی مرۆڤ یا ڕۆژنامەنووسێک یا چالاکێکی مەدەنی لە ڕۆژهەڵاتی کوردستان دەست بەسەر دەکرێت کە ڕۆتەکەی ئاوایە دەچێتە ئیتلاعات لەژێر گوشارێکی زۆردا بەداخەوە زۆر جار ناچار دەکرێن کە دژ بە خۆیان ئاعتراف بکەن، دژ بە خۆیان قسە بکەن و دوای ئەوەی کە بۆ ئەوەی بیان نێرنە دادگا و پەروەندەکان بچێتە بەر دەست پێ ڕاگەیشتن یا ئەوەی کە ڕستیدەگی پێ بکرێ، ناچار دەبن بنەماڵەکان بارمتەدانن. بارمتەکانیش بەداخەوە لەم ماوەی دواییدا زۆر لە ئاستی توانایی بنەماڵەکان زۆر لەسەرترەوەیە. بارمتە هەبووە گەیشتووەتە نزیکەی 1 میلیارد. خودی نمونەی کە ئێستا لە بیرم بێ خاتوزارا محەممەدی بوو کە لەسەر زمانی کوردی تدریسی زمانی کوردی دەست بەسەر کرابوون، نزیکەی 700 میلیۆن تمەن بارمتەیان بۆ مەجبور بوون بنەماڵەکەی کە دانن. ئەمە هەر کەسێک کە ئاگاداری بارودۆخی ئابووری ڕۆژهەڵات بێ بەڕاستی ئەمانە ڕقمهایەکی زۆر گەورەیە کە جمهوری ئیسلامی بۆ زیاتر فشار خستنە سەر بنەماڵەکان و کەسانی چالاک ئەم بارمتەیە داناوە هەتا ئەوەی کە بتوانن بچنە ڕەوتی دادگا و چارەنووسی پەروەندەکەیان دیاری بکرێن.
ئەوەندەی ئاگادار بن کەس توانێت ئەو بارمەتە بدە و پاشان ڕزگار بێت. لە ڕاستیە ڕزگاربوونەکە زۆر جار ڕزگاربوونێک نییە، ئەوەیە کە تۆ ئیجازت پێ دەدەن بچیتە ڕاتی دادگاوە و حکمت پێ ئەدەن. یعنی ئێمە زۆر چالاکمان هەبووە کە حکمی زۆری خواردووە 10 ساڵ زیندان 20 ساڵ زیندان یا حکمی شەلاقی بۆ دەرهاتووە، ناچار بووە کە بارمتەکەی وێ بکە و گیانی خۆی دەرباسکاوە لە مەرزەکانی جمهوری ئیسلامی مەرزەکانی ئێران بێتە دەرەوە تەنها بۆی کە بتوانێت گیانی ڕزگار بکە. نمونونەکە یەکێکی کاکاوە حەسەنپور بوو کە ئێمە هاوکاری خۆمانە بۆ ئەوەی کە گیانی بپارێزێ ناچار بووە کە دەست لە ماڵی خۆی هەڵبگرێت و بێتە دەرەوە کە بارمتەکەی دەکەوێتە دەستی جمهوری ئیسلامی. بەداخەوە نمونەی زۆر تریشەیە کە بارمتەی زۆر دەچێتە دەستی جمهوری ئیسلامی و دواتر ئەوان ئەگەر ماڵ بێ ئەگەر مڵک بێ لە مزایدە دایدەنێ یا چەندین وەکیل هەبوونە کە بەهۆی ئەو زەختەی کە لەسەریان بۆ هاتوونەتە دەرەوە ئێمە ئاگادارینێکێ لە وەکیلەکان لە سنە ینی ماڵ و مڵک و باخەکەیان جمهوری ئیسلامی وەزارەتی اطلاعات ینی لە ناوی بردووە لەگەڵەوەی کە دەستی بەسەرداگرتووە لە ناوی بردووە لە ڕاستیە تا ئێستا. کاک دیاکۆت چالاکان گەلێک جار ڕخنان لە ئوروپا گرتووە کە لەبەر پەیوەندەکانی ئابووری و جوورەکە پێویستە مەسەلەی مافەکانی مرۆڤ لە ئێراندا زەق نەکردوێتەوە بەگشتیەکە وەک دوایین پرسیار وەڵام بدەیەوە. تا ئێستا کۆمەلگای نێونەتەوەی لا بەتەبەت لە ئەوروپادا چۆن بۆ و تا ئێستا توانی ویانە هەنگاو بنێن؟ بەڵێ هەر بۆ وەڵامدانەوە ئەو پرسیارە کاکسەلا ئێمە ئێستاکانە دەبینین ئێران بۆ ساغکردنەوەی مەسەلەی بەرجام یا ئەو گرێبەستە وانێکی کێشەی ئەتۆمی کە هەیە و دەیهەوێت بەرجامی زیندوکاتەوە یەکێک لەو مەسائلەی کە هاتوۆتە بەرباس و دەبی مزاکرەی لەسەرکن وە قسەی لەسەر بکەن مەسائلەی حقوقی بەشەرەوە حتا مەسەرەن دا ئاخرین بڕیاردا یا داخری وتەی دەکەم من ئەوڕۆ چاوم لێ دەکرد لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە ئاماژە بەوەی کراوە کە ئەوان حاضر نینە بە قەول گەمارۆکانی مافی مرۆڤ کە بەسەر کاربەدەستانی کۆماری ئیسلامی هاتوۆتە کایەکردن ئەوان لابەرن و بێن ماملەی پێ بکەن و بەخۆشیەوە لە گشتی ئوروپایش ئەو مەسەلەیە مەسەلەی حقوقی بەشەر بەهۆی ئەو ڕاگەیانە باشەی کە ئێستاکانە بڵاو دەبێتەوە لەسەر شێوازی پێشەلکارەکانی مافی مرۆڤ زەختێکی یەکجار زۆر لەسەر کۆمەلگای نێونەتەوەی و کۆمەلگای ئەوروپایە چونکە دێرەدا هەم بەقەول بایەخی خۆیان هەم ئەرزشهایی بەقەول دموکراسی و مافی مرۆڤەکان کە ئەوانە دەیان هەوێت بڵاوی بکەنەوە گشتگیری بکەن لە گشتی دنیاە ئەوان دەڕۆنە ژێر پرسە پس ئەو ترسانەیان هەیە و بۆ نمونە لە ئاخرین بڕیارێک کە مەسەلەن دێرە ئێستاکانە لە نۆروێژە کە دراوە حیزبی سوسیالیست سەپی نۆروێژ بە شێوەی فەرمی لە دوایین کۆنگرەی خۆیان دانیشتنی فەرمی خۆیان مەسەلەی مافەکانی مرۆڤ و مەسەلەی سربەخۆیی و داواکاری یا بەقەول حەقی تەعینی سەرنوشتی گەلی کوردیان دەنێ و استراتیژی نێونەتەوەیەکانیاندا وەکو استراتیژی گشتی قبول کردو و دەنگیان پێداوە وە کاریشی بۆ دەکەن لە سیاسەتهای ئینتەرنەشناڵیانی دەرەچیاندا و ئەوانە هەموو ئێلەمانهایەک و ئاماژەهایەکی باشن کە کۆمەلگای نێونەتەوەی و بە تایبەتی کۆمەلگای ئوروپایە ئێستاکانە بە هەستیارێکی زۆرەوە دەیانهەوێ واردی ئەو مەسائلە بن و ئەو گرێ بەستە یاق بەرژەوەندیهای ئابووریان نەبێتە هۆی ئەوەی کە مافەکانی مرۆڤ پێشەل بکرێتن. وەک نمونە دوایین بڕیارێکیش کە درا ئەو پەلامارەی کە لەلایەن تورکیا و کراسە ڕۆژاوە بەهۆی ناڕزایەتی دەربڕینێکی زۆر گشتگیر لە نۆروێژێ بوو هۆی ئەوەی کە فرۆشتنی گرێبەستەکانی فرۆشتنی تەقەمەنی بە تورکیە ڕابگرن یعنی کۆمەلگای مەدەنی یەکجار کۆمەلگایەکی وشیارە و ئێستاکانە زەخت و گوشارێکی یەکجار زۆر دەخەنە سەر کۆمەلگای خۆیان. گەلێک سپاس دیاکۆ مرادی لە کۆڵەڕی مافەکانی مرۆڤ هەرواژی لا مستاجر لە ڕێکخراوی مافەکانی مرۆڤ هەنگاو گەلێکتان سپاس دەکەین بۆ بەشداریتان لەم پرۆگرامەدا. بینەداری بەڕێز هەتا بابەتێکی دیکەی ڕوانگە لە حەوتویدا بێ هەر بمێنن بە سڵامەت.